ئێستا خۆری پێدا دەکەی خۆری پێدا دەکەی دوای ئاگر لە بنی بریسان برن دەبتەوە. قوربان تۆ خاوەن پێشانگایەک لێرە پێشانگاکەی بەڕێستان زیانی بەرکەوتووە؟ ناوەڵامە ئێمە بەبەر نەکەوتووە بەراناوانە شەر بکەوتەوە شەری خۆمان ئیسابن وەکو یەک عایلەی نامە لێ بەهانیان وهاتینە ئاگرەکە ئاگرێکی زۆر گەورە بوو بیدایەتی لە پشتەوە ئەو پەرێز و مەرێزە ئاگری گرتیە بەڵام هاتە ناو کۆگایەکەی شەریکەی کەتەرپلەر کە کۆگایەکی زۆر گەورەی ڕۆن و گریز و هایدرۆلیکی هەیە لە ژۆرێکە ڕۆژانە لەوانەیە 6 ترێلا ڕۆن دێتە ژۆرێ و دەڕواتن و گەورە ئەو ئاگرە گەورەکە کۆنتۆڕ نەکرا ئێستاکە هەمووی ئەوەیە کۆنتۆڕ نابی لەبەرەوەی ڕوون بە ئاسانی ناکوژێتەوە هەرچەند جەماعاتی برێن فریاکەوتنەوەوانەش لێران بەران ئاگرەکە زۆر گەورەیە خۆری پێداکە ئێستا خۆری پێدا دەکەی خۆری پێدا دەکەی دوای ئاگر لە بنی بریسان برن دەبتەوە ئاگرە گەورەکە پێشانگاکەی من عینەن مەکانی شۆفەڵ و عەفەرتێبان ئەمان لەوانە دوورترین بەس ئەوە باش بوو ئەوانە هەمووی هاتە دەرە ئەوەی کە ئیشی نەکرد پاریاندا زەرەری بووە و بینایەکەش سەبر ئاگرەکە گەرەوهابی لەوانەیە بینایەکەش بای دابگریتن زەرەر و زیانی زۆر بوو لەبەرەوە شەریکەی تەرەنتەریش لەوانتەریشتی ئەویش هەر لێوێن دەرێنەوەوانە ئاگرەشی گەورەیە بەڕاستی کارە ساتە.